بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بەرلەوەی بچینە ناو بەرنامەکەمەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لێ دەکەم هیوادارم جەژنێکی خۆش و پڕتەندروستی بەسەر بەرن بە میوانداری بەڕێز ماوەسا ئەحمەدی حاجی ڕەشید درێژە بە بەرنامەکەمان دەدەین بە ناونیشانی بنەما سەرەکیەکانی کەسێتی سەرکەوتوو لە بەڕێوەبردنی داراییدا هەڵبەتە مرۆڤەکان لە بەڕێوەبردنی ژیانیاندا پێویستیان بە کۆمەڵێ بنەمای سەرەکی هەیە بۆی ئەو بنەما داراییانی لەسەر جێگیر بکەن تاوەکو پلانی ڕۆژانە و مانگانە و ساڵانەیان بەپێی ئەو بودجەی کە هەیەە لەبەردەستیانە بتوانن خەرجەکانی لێ دەربکەن. ماوەسا ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونتان و جەژنیشتان پیرۆز بێت. جەژنیش لە ئێوە و تەواوی بینەران پیرۆز بێ، خوازیارم تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ. خی گەورە ئینشاءڵڵا ئەم جەژنەمان لێ بکاتە جەژنی خۆشی و شادی و ئینشاءڵڵا گەڕانەوەی دەنگە دزراوەکانیشمان. ئینشاءڵڵا. ماوەسا ئەحمەد ئەمێت بەوە دەست پێ بکەین ئەو بنەمایانە کامانن کە ئەبێت هەموو کەسێک ئەگەر بیوێ بەڕێوەبردنێکی دارایی سەرکەوتوو بەڕێوەی بەرێت خاڵی یەکەم بنەمای یەکەم چییە؟ تەبەن دووارە بەناوی خوای گەورەی بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەبارەت بە کەسێکی سەرکەوتوو کاتێک ئێمە باسی کەسایەتیەکەین پێکهاتەی خێزانمان لە بیدایەتەوە باس کرد کە بریتیە لە کۆمەڵێک کەس ئەگەر کەسێک سەرکەوتوو بوو ئەوە خێزانەکە سەرکەوتووە بێ ئەگەوات تێکڕایان سەرکەوتون ئەوە خێزانەکە بە تێکڕا سەرکەوتون چەند کەسەکان لەناو پێکهاتەی خێزانە سەرکەوتنیان نسبی بێ ئەوەنە خێزانەکە ئەوەندە بە نسبی سەرکەوتووە بێت بۆیە چەقی سەرکەوتنی خێزان کەسەکانە چەقی سەرکەوتنی کەسیش بریتە لە ئیدارەدان هەمومان ماڵ و داهات و دارایمان دەسەکەوێت سەرکەوتوەکانمان لە ناسەرکەوتوەکانمان بەوە جیاکرێنەوە کەوا ئیدارەدانی داراییەکەی جوانە ئیدارەدانی دارایەکەی سەرکەوتووە ئیدارەدانی دارایەکەی بە پێی پلانێکە کە ئەو نەخشەی بۆ کێشاوە بۆیە لەم مەجالەدا کۆمەڵە بنەمامان هەیە پێویستە ئەو بنەمایانە ڕەچاویان بکەین تاوەکو کەسایەتیەکی سەرکەوتوو بۆ خۆمان و بۆ ئەوانەی ئەبینە قودویان و خێزانەکەمان سەرکەوتوو بێت چکە دوجار ئێمە وتمان هەموو کەسێک لە ئێمە خەونی هەیە خێزانەکانمان خەونمان هەیە بەم بنەما سەرەکیانەوە ئەتوانین خەونەکانمان بەدی بێنین لەبەرەوەی یەکەم بنەمای ئەگەر کارانمان لەسەر شاشەکەش بمانداتێ ئینفۆگرافیکمان هەیە بەڵێ یەکەم بنەمای سەرکەوتنی کەسایەتی بریتە لەوەی ئاعتیماد نەکاتە سەر زیهنیەتی خۆی بۆ حساباتی پێویستە هەموو شتێک بنووسێت یعنی ئەو داهاتەی کە دێتە دەسی و ئەو خەرجیەی کە لە دەسی ئەڕوات مەسەن متمانە مەخە سەر بیر و یادەوەریە دێت مەسەن زۆر جار تۆ قەرزێکە دەی بە یەکێک باش ئەمانەتێک لا یەکێک دائەنێیت ئاعتیماد دەکەیتە سەر زاکیرەی خۆیت ئەمە بۆ حاڵەتێک ئەگونجێ یەکشت بێ بەڵام لە ژیانێکی جەنجاڵی وەکو ئەمڕۆدا ناکرێت تۆ ئاعتیماد بکات سەرەوەی سەربیرکردنەوەی خۆت بەتەنها بۆیە هەمیشە لە حساباتە ئەبێ نووسین بەکاربێن بۆیە هەندێک لە زانایان ئەڵێن با هەمیشە لە تەنیشت سەرتەوە قەڵەمێک و دەفتەرێکە بێت چونکە یادەوەریەکان لە کاتی خەودا بۆ ئینسان دروستە بن بۆیە خێرا ئەتوانێت لەو کاتا مێشکی سافە تۆماری بکات چونکە دوایی یادەوەری نامێنێتەوە بۆیە لە مەجای حساباتە کاراسانی تر هەیە ماوەسا هەر لەناو مۆبایلەکەتا هین هەیە ملاحەزە هەیە ئەتوانی لە ملاحەزەکان نبینوسی وەفیان لە من ئەوە بەکارێنم هەتا بۆ جەدوەلی و ئیش و کارانەی کەچم بۆ بازار لەو خشتین جاران وەرەقەم ئەبردووەم نووسی یەکێک بەس ئێستا و خشتوەی ملاحەزات بەکاردێنم و زۆربەی ئەوانشی کە زەرور من هەر لەو خشتای بۆی هەمیشە لە بەردەستما بێ کەواتە ئەمە طبقی ئەو ئاەتەیە کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين فاكتبوه نووسینەکەی بۆ ئەوەی ئەجەل تەحدیدکە خاڵی دووەمیان بۆ ئەوەی لەبیرت نەچێ ئەسڵی قەزیەکە چۆنە چونکە کە ئەینووسیت ئەم دەینەی کە وەرت گرتووە یا داوتە یا ئەم ئەمانەتەی کە وەرت گرتووە یا داوت لایەکێ داوناوە یاخود مەسرفێکە کە کردوتە چونکە دوجارە بێ بگەڕێتەوە لە ماڵ ئەم مەسرفە تۆمار بکەی بۆ خشتەی موازنەکەت بۆیە یەکەم حاڵەت ضرورە هەمیشە ئەمە بۆ ئەوەی ئەمە بکەینە پرەنسیپێک
چۆن ببێتە بابەتێکی ڕۆشنبیری لە ناو خێزانە. مەسن ئەم خاڵە ئەینووسین لە وەرەقەی لە شیتێکە لە یەک وەرەقا پرنتەکەین بە شێوەیەکی جوان هەمیشە لە یەکێک لە گۆشەکانی ماڵدا هەڵێواسین کە هەڵێواسین خانەوادەکەی خوێندنەوە جارێک دووجار هەمویان لە زەهنیەتیانە ئەمە تۆمارە بێ کە لە زەهنیەتیانە ئەمە تۆمار بوو ئەبێتە بابەتێک کە هەمیشە هەر بابەتێکی کرد یەکسەر جدولێکی لەوانەیە حسابات هەبێ یا دەفتەرێک و خشتێکی حسابات لە ماڵەوە هەبێ هەموو داهاتەکانی ماڵەوەی تە لەو خشتای نووسێ ئیتر کەی ویستی ئەگەڕێتەوە سەری بەتابەتی ئەگەر لە ملاحەزەتەکان ئینسان بترسێ ئێستا بابەتی هاک وای کردووە هەمومان لە هاکە ترسین ئەکرێ وەرەقە و قەڵەم بەکاربهێنین بۆ ئەوەی دوای ئەوەی لە ملاحەزات نووسیمان نقلی کەینە سەر وەرەقە و قەڵەم ئەوە خاڵی یەکەممانە. خاڵی دووەممان کرێی هیچ کارێک مەدە تاوەکو کارەکەت بۆ تەواوەکەن. لەوانەیە مەسەلەن تۆ سەفەرێکەکەی سەفەرەکە لە نیوەی ڕێگە سایرەکە لەوانەیە ئیشێکی بۆ دروست بێ پەنچەر بێ مەسەن عەتەڵێکی تێبێ تۆ کرێت داوە بەوەی لە نقطەی ئەلفەوە بگەیتە نقطەی با خۆ تۆ مەسئولی شکاندنی و سایرە نیت لەوانەیە هەندێک کەس بڵێ مامۆستا لەو بارەوە زۆر با بڵێن ڕژدی بەکارێنێ نا تۆ ماڵێک کە لای تۆیە ئەو ماڵە تۆ وەکیلی لەسەری بۆیە ئەبێ ئەو پارەی کە ئیدەی بۆ گاندن بۆ لە نقطەی ئەلفەوە بۆ نقطەی با لە بیدایەتەوە کرێکە نەدەی تاوەکو ئەگەیتە نیهایەتی ئەگەر ملاحەزەتان کردبێ ئێرانەکان زۆرتر ڕۆژهەڵات خەڵکی ڕۆژهەڵات زۆرتر ئەمە بەکارێن تا لە سیارەکەش دانەبەزێ کرێکە نادا هەرچەند هاوڵاتیەکانی دیکە وەسێنێ بەڵام بێجگە ئەو پاسانەیەکەوە بە تایبەتی چونکە ئەوە مکەلەفە. مەسەلەن لە ماڵەوە کەوانتەرێکت بۆ دروستەکەن ئەو کەوانتەرە یەنێتی هەندێشتی دانێ دوو دەرگادانانێ ئەگەر بڕێک پارە و لاما بێ وەساکە لەبەر خاتری پارەکەی خۆی دێت و دەرگاکە بۆ دانێ یا گەرنتی کردووە لەبەر گەرنتیەکەی دێت لەبەر پارەکەی خۆی گەرنتیەکەی تۆ جێبەجێەکە مەسەن کرێکارێکە ئیشێکت پێداوە تا ئێوارە و ئیشە بۆ بکە ئەگەر کرێکەی وەرگرت بێ لەوانەیە تۆ بەجێ بێڵی ئەویش کارەکەت بەجێڵێ بەڵام ئەگەر پارەکەت نەدابێتێ تا ئاخری و حەدیثێکیشمانەیە لە مقابلی ئەوواڵێ ئەعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێشەوەی عرقەکەی وشک بێتۆ کرێکارەکەتان بدە ئەمە ئیشارەتە بۆ ئەوەی کە لە ئاخرەوە پارە ئەدرێ وە کرێ ئەدرێ نەک لە بیدایەتەوە مقدمەن پارەکەی بخەیتە دەست چونکە ئەو کە زەمانەتی مافی خۆی کرد مەرجنیە زەمانەتی کاری تۆ بکە بۆیە بێتەوە زەمانەتی کاری خۆت بکەی اینجا زەمانەتی پارەی ئەو تەسلیم بکەن بۆیە ئەمەشیان ئەوانەی کەوا مەسەن کار ئەکەن ئەمە لە گۆشەیەکی دوکانەکەیانیا یا لە شوێنێک لە شوێنەکانە هەڵی بواسن وەکو جاری پێش و باسمان. خاڵی سێهەممان ڕۆژی کارکردن ئێمە لە ژیانی خۆمانە هەرچەندە ئێمە تا ئێستا وەک هاوڵاتی کورد وەکو هاوڵاتی شەرقی تەرتیبی جەدوەلێکمان نییە کاک سالار تۆ ڕۆژانی چەند شەممە قەرارت داوە لەگەڵ خێزانەکە تا بچنە دەرەوە یا بچنە مەطعمێک یا بچن بۆ سەیرانێ زۆر کات جومعانە زۆر کات جومعانیانی بڕیار نییە ڕۆژێکی محەدەد بێ کەواتە کە هات بە خەیاڵتانە جومعان دەرەچن چکە جومعان ئەبێ خشتەی ڕۆژی عوتڵە دیاری بێ بۆ ئەوەی هەموو ئەندامانی خێزان لەو ڕۆژا ئیش دانەنێن لەو ڕۆژا مەواعید دانەنێن کەواتە ئێمە کۆمەڵگەیەکین بەقەدەر ئەژین ڕۆژی عوتڵە جایە لە ڕۆژی کارکردن کەواتە ڕۆژی عوتڵە ئەکرێت کە عوتڵە هەبوو ئەو ڕۆژە عوتڵەتە داوناوە بۆ ئیسراحەت ئەتوانی کەی هەڵسی لە خەو هەڵسە بەڵام لە ڕۆژی کارکردنە درەنگ نابێت لە خەو هەڵسی چونکە درەنگ لە خەو هەڵسان کاری تیا ئەنجام نادرێ یعنی بەشێک لە کارەکە دەفەوتێ بۆیە ئەوانەی کە کارەکەن نابێت ڕۆژانی کارکردن درەنگ لە خەو هەڵسن ئەگەر لەو ڕۆژان کاری دەکرد بۆ ئەوەی ڕابێت لەسەر ئەوەی لەسەر ڕێتمێک ڕابێت لەو ڕۆژا ئەبێت لەو سەعاتە بەخەبەر بێت جایتر خۆت مەشغوڵەکەی بە کارێکی دیکەوە ئەوەیان بابەتێکی دیکە بەڵام لە ڕۆژی کارکردنا نابێت درەنگ لە خەو هەڵسی کەسی ئابووری سەرکەوتوو ئەبێت تەوقیتی هەبێ بۆ هەڵسان تەوقیتی هەبێ بۆ خەوتن زۆر باش بەڵێ خاڵی چوارەمیان یا با بڵێن بنەمای چوارەم ئێمە هەمومان بۆ پێداویستی ژیانمان کارێکمان هەیە جەنابەت ڕۆژنامە نووسی
کەسێکی دیکە پەیامنێرە، کەسێکی دیکە دوکانی هەیە و بیزنسمانە، کەسێکی دیکە سایقی تەکسیە، یەکێکی تە فەرمانبەرە لە یەکێک لە دایرەکانە، مامۆستایە، پیشەوەرە، پزیشکە، مهندسە، شتێکە لەم بارانەوە پەرلەمانتارە. هەمیشە بێ ئینسان کاتێک ئەوێ پیشەکەی بگۆڕێ تا پیشەی داهاتوو بەدەست نێنێ، پیشەی ئێستا دواز لێمەێنە، چونکە زەمانی ئەوە ناکەی کەی پیشەت دەسەکەوێ. بۆیە هەمیشە کرێکار لە قەلەقاژی ئایا سبەینێ کرێکاریم دەسەکەوێ، بەڵام دوکاندار لەو قەلەقیان ناژی، چونکە دیسان سبەینێش ئەڵێ ئەچمەوە هەندێک بابەت دەکڕم و هەندێک بابەت دەفرۆشم. بۆیە هەرگیز واز لە کارێک مێنە تا کاری دیکەت بۆ فراهەم نەبوو بێت. بۆ چونکە لەو ماوەیە تۆ پێویستت بە خەرجیات هەیە. ئەگەر داهاتت نەبێت، چونکە داهاتی کارە، ئەگەر داهات نەبوو ئەوە خەرجیەکانیش تووشی خەلە لەبێ، کە خەرجی هەرەبێ بیکەیت، چونکە باسمان کرد کۆمەڵەشت هەیە ضروریە ئەبێ خەرجی بکەیت. بۆیە کە داهات نەبوو خەرجیت کرد، تووشی لاسەنگی ئەوی لە موازنە کە پێوتەی عەجزی موازنە. عەجزی موازنەیش بەچی پڕەبێتەوە لە خێزانە؟ بە قەرزکردن، کە قەرزیش کەڵەکە بوو دوای بۆت نادرێتەوە، تووشی ئەوە بیکەوە خەونەکانە بۆ جێبەجێ نەکرێت. بۆیە واز لە کارمەیەنە تا کارێکی دیکە خاڵی بۆت فراهەم نەبێت. خاڵی پێنجەمیان شەراکەت لەگەڵ بازرگانێک دامەکە کە زێرجار شکستی لە بازرگانی داهێنابێ. ئێمە زۆر جار لەوانەیە خۆمان نەتوانین کاری خۆمان جێبەجێکەین. ئەگەر ڕێین سەرمایەیەکمان هەیە لەگەڵ کەسێکی دیکە بیخەینەگەڵ، یاخود ئێمە تاقەیەکمان هەیە ئەمانەوێت لەگەڵ سەرمایەدارێک بیخەینەگەڵ، چونکە ئەو دوو قەزیە بە کەسێکەکرێت کە سەرمایی هەبێ، بە کەسێکی شەکرێت کە شارەزایی هەبێ لە ئیشێکە. ئەگەر کەسەکە هەردووکیانی هەبوو ئەوە نیعمە، بەڵام ئەگەر یەکێک لەمانێ هەبوو ئەبێ بگەڕێ بۆ ئەوی داهات پیا بکە. بۆیە سەرمایی بەرامبەرەکەی لەگەڵ جهودی ئەم لەگەڵ کاری ئەمە ئاخرێنە یەک و ئیشێک پەیدا بێ، یا بە پێچەوانەوە سەرمایی تۆ لەگەڵ جهودی کەسێکە. کاتێک کە تۆ میهنەیە گەزانیت ئەتەوێت لەگەڵ کەسێکە ببیتە شەریک. هەرگیز ڕەفیقی بازرگانێک مەکە یا مەبە بە شەریکی کاتێک کە تاریخ و CV ئەم بازرگانە زانی 3 جار شکستی هێناوە. چکە ئەکرێت جارێک شکست بێنێ هەڵسێتەوە، ئەکرێت جاری دووەم شکست بێنێ هەڵسێتەوە، بەس کە بوو بە 3 جار ئەم پیاوە لە ئەساسۆ فاشلە و ئیدارەدانی لاوازە. اینجا تۆ خۆت مەکەرە خاوەنی زەرەری ئەو جوانە، تەحملی زەرەری کەسێکی دیکە مەکە بۆی کەسێکی سەرکەوتوبی. خاڵی شەشەم کاگەر هاوکاران سلایدی شەشەممان بنێ، منداڵەکانتان بدە بەکارکردن. تەبەن کۆمەڵێک خانەوادە هەن کاتێک مناڵیان هەیە هەرگیزە هەوڵی ئەوەی لەگەڵ نادەن کە ئەمە دەست و پێسپی نەبێ، بۆ ئەوەی دوان ڕۆژێکی ڕووناکێ بێ، کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانی داراییە. باوکو دایکەکە لەوانەیە داهاتێکی زەبەلاحیان هەبێ، یا داهاتێکیانەیە تەبیعی پێژین و بەشی زیادەژەکە. هەرگیز بە مناڵانەیان ناڵێن میهنەیەک ئیشێک کارێک بکەن. کاتێک کە دێتە ناو ژیان سیرەکە هیچ فێر نەبووە، هیچ نازانێ، لەو کاتە دەست و پێسپی دەرەچێت. خۆ ئەگەر دووچاری ئەزمەیەکی مالی ئاوا بێ لە ئێستادا هەیە، ئەوە ئەکەوێتە سەر جادە، ئەوە ناتوانێت ژیانی بەردەوام بێ. بۆیە دایک و باوک کاتێک گەیانەوێ مناڵەکانیان سەرکەوتوو بن، هەمیشە بێهانیان بدەیتەوە لە تەمەنی 16 ساڵ بەدووە ئیشێ بکەن، بۆ ئەوەی ڕابێت لەسەرەوەی بزانێ ئەم کەسە لە چیا توانای هەیە. کاتێک ئیشێکە ئەگەر ئیشەکە لە سەرەتایش و مەسەن ئیشی دەست ناکەوێت بەوەی بە پارە بیکە، چکە لەوانەیە لە وڵاتە لە هەندێک وڵات ڕێگە نادرێت بەوەی لە خوار تەمەنی 18 ساڵەوە ئیش بکە، بەڵام لە هەندێک وڵاتی دیکە لە کاتی عوتڵەی هاوینە من لە دانیمارک بووم، تەلەبەی لێبوو، تەلەبەی زانکۆ، لە فترەی هاوینە ئایانهێشت ئیش بکەن، لە فترەی ئەعدادیەکانە ئایانهێشت هاوینان ئیش بکەن، بەڵام ئیشێکی سادە و ساکار، زۆربیان ئیشی خۆبەخش بوو، بۆ ئەوەی کە ئەگاتە 18 ساڵ ئیترە و ئیشی خۆیەکات. بۆیە هەمیشە باوکو دایکە بێ منداڵ هان بدەن کە ئیش بکەن. تەبەن ئەمە ئەبێ بە لاپەڕەیەک بینوسین لەسەر ژووری منداڵەکان هەڵیواسین، بۆ ئەوەی کە باوکو دایک ئەمەیان وت اینجا مناڵەکە تەشجیع بێ بۆ ئیش، اینجا تاقی بکەن و بزان لە چ ئیشێکا سەرکەوتووە، نەک ئیشێکە باوکەکە حەزی لێکات. چونکە ئیمامی عومەرە فەرمێ مناڵەکانتان بۆ
زەمانێک پێگەیشتون کە زەمەنی تۆ نییە بۆیە تەکلیفی مالایەتە ئەو تەکلیفەی لە خۆتت کردووە لەوی مەکە چونکە ئەو تۆ نییە تۆش ئەو نیت ئەو بۆ زەمن و زروفێکی ئێستا پێگەیوە بۆیە هەمیشە بێ مناڵەکان ئەمە لەسەر دەرگاکەیان بنووسێ کە تاوەکو ئیشێک بۆ خۆی اختیار بکە اینجا کۆمەڵێک ئۆفەر بخەرە بەردەسی من یەکێکم لەوانەی کە ئەم ئۆفەرە ئەخرایە بەردەستمان کە من کوڕی پیاوێکی دەوڵەمەند بووم لە هەڵەبجە باوکم کۆمەڵێک ئیشی هەب مەسەن خانوشتی وای ئەکرد بە کرێکار قبوڵی بووین کە ئیش بکەین من بە کرێکاریم کردووە بۆ باوکم یعنی پارەم لە باوکم وەرگرتووە هەر ئیشی باوکم دوایش میراتەکەر بۆ من بەجێماوە ئەمە یەکێکە لەو ئەزمونانەی کەم وەکو خانەوادە ئیسفادەمان لێ کردووە بۆیە ئەبێم هەمیشە مناڵەکانت فێری ئیش بکەیت تاوەکو دەست و پێسپی دەرنەچ جوانە خاڵی حوتەم هاوکارانمان بەڵێ خاڵی حوتەم بڕوا مەکە بە هەموو شتێک کە لەوەی ئەیبیسیت ئێمە لە ناو واقعەکان بە تایبەتی مەجای ئابووری زۆر حساسە زۆر لێکەوتە و ئەوانەی هەیە هەموو شایعەیەک لە بازاڕە ئەبێ گوێی لێ مەگرە لەگەڵ ئەوەی بەدەستی دێنی هەمووی سەرف مەکە مەسەلەن لەوانەیە بڵێن ئەم ساڵێکی زۆر ڕەفاهیەتە بێ نابێ بڕوا بەم قسەیە بکەیت بۆ ئەوەی هەرچی لە باخەڵتا هەیە سەرفی بکەن لە ئێستادا نابێ ئەوەی لە باخەڵتا هەیە لەبەر ئەوەی مامەسا ئەحمەد تەسریحێکە ئەڵێ ڕۆژی ئەوەنەی مانگ موچە دێت ئێوە ئەو معلوماتەی مامەسا ئەحمەد دەقیق نەبوو تۆش چی لە ماڵۆ چیتان هەیە لە ماڵۆ سەرفیکەی بۆ جەژن بڵێ چونکە مامەسا ئەحمەد وتوێتی دوای جەژن یەکسەر موچەیەک دێت بۆیە بڕوا بە هەموو قسەی هەموو کەسێک مەکە یا بڕوا بە هەموو شتێک مەکە کە دەیبیسیت بۆ ئەوەی کە بەدەستە لەبەرەوەی ئەو داهاتەی کە بەدەستت هێناوە بە ئەندازەی حەزەکانت سەرفی مەکە هەمووی سەرف مەکە بە ئەندازەی حەزەکان چونکە ئینسان بە بازار ڕاڕوە عادەتەن حەزی لە جلوبەرگە حەزی لە پێڵاوە حەزی لە چوزانم خواردنە ئەبێ ئینسان دایمەن بەرنامەی هەبێ بۆ سەرفکردن ئەوە یەکێکی دیکەیە لەو خاڵە گرنگانەی کەوا پێویستە ئینسان پابند بێ بنەمای هەشتم هاوکارانمان بنەمای هەشتم باز لەوەیەکە ئەگەر دوو جار شتێکت وەرگر بە ئەمانەت لە یەکێ تۆ ماڵێکی دراوسێتان هەیە پلایست پێویستە لە ماڵەوە دوو جار مناڵەکە دەنێری تخوا زەحمە نەبێ ئەو پلایسەمان بنێ ئەو دەرنەفی زەمان بنێ کە دوو جار شتێکە ئیستیعارە کرد لە یەکێک واتەوە بۆتە ضروری بۆ ماڵەکەی خۆت بەپەلە بیکڕە بۆیە کڕینەکەشی چۆن بێ ئەو شتێک کە بە ئەمانە دۆرەگەی لە بابەتێکی دیکا باسیەکەین هەمیشە سێشت لە یاد بێ لەبەرەوەی خانەوادەکانی ئێمە تووشی ئەم گرفتایە بین زۆر جار مەسەن کەسێک دێ بۆ پلایسێک دێ بۆ ئامێرێک بە تایبەتی ئەو ئامێرە کارەبایانەی کە مەسەن درێ لە ئوتیە شتێکە لەمانە قابل بەوەیە بسووتێ لەبەرەوەی مەبە بەزەرەر بۆ بەرامبەرەکەت بۆ دراوسێکەت ئەو شتێکی کە ئەزانی ئەبێتە حاجە ئەبێتە ضرورەت بۆ ماڵەکەی تۆ تەنها ئەوەندەت بەسە کە دوو جار ئیستیعارەی بکەی لە دراوسێکەتان چونکە ئیتر جۆرێکە لە نەنگی ئەوە نەبچی بەدەم ئەو ماڵە لە کاتی زۆر نەبوونیە مەسن من فترەیەک بیرم دێ لە هەڵەبجە بووین ئەو کاتە ساز و پەرەمێ زۆر قەرزەکرا لە نێوان ماڵەکانە بیرم دێ مەجموعەیەک خانەوادە مەناسی تەوزیعیان کردبوو ڕۆژەکان شەممە فلان ماڵنانەکە ساج و پەرەمێزەکە لای ئەو بوو ئیتر ئاوا بەسەرە ڕۆژ بە ماڵەکان ئاگەڕا حتا جەدوەلێکیان بۆ خۆیان جەدوەلێکی غیر مەکتوب یعنی نەنووسا بوو بەڵام دایان ناوە ڕۆژی شەممە ئەو ساج و پەرەمێزە لە ماڵی فلان کەسە تەبەن لەوە ئیشکال دروستە بوو لەوەی چەندێ نەوتی تیامێنێ یان نەوتی تیان ئەمێنە دوای باسی ئەوەژەکەی زۆر باش خاڵی نوێم هاوکارانمان خاڵی نوێم هەمیشە شکست خواردوو لە خەرجکردنی ماڵ و داراییدا شکستی هێناوە لە هەموو شتێکە یعنی ئەوەی نەتوانێت ئیدارەی مال بدا ناتوانێت ئیدارەی هیچ شتێکی دیکە بدە بۆیە هەوڵ بدەین ئەم بنەمایانە لە ژیانی خۆمانە بچەسپێنین لە ناو ژوورەکەمان یەکێک لەو بنەمایانە بۆ ماوەی هەفتەیە گەڵواسە هەموو مناڵەکانی خۆنەوە بێتە تەسبیت مەسەن شتێک متعلقە بە مەطبەخەکەمانەوە لە دەرگای مەطبەخەکە یا لەسەر مێزی نان خواردنەکە داینێ بە شێوەیەکی مسەلەسێکی جوان یا بە شێوەیەکی هەشتی وەکو ئایپادەی من بە شێوەیەک داینێ هەموو جار کە دێن نانەخۆن
ئەو مەقۆلەیە خوێندنەوە. ئەگە خێزانەکانمان لێمان قوبول کەنەڵە دیکۆری ماڵەکە نەشێوێ نەئاجات تۆ دەتوانی بە شێوەیەکی جوان داینێ مەسەن لە شێوەی کارتێکی جەژنە پیرۆزە هەیە بەرگێکی ئاڵتونی جوانی هەیە عینێکی بۆ تەبعەکە بە ملەوەن بینوسە لەوێ داینێ بالعکس دیکۆری ماڵەکە جوانەکە خاتونەکەیش بە تایبەتی ئەگەر خاتونی ماڵ ئیداری بێ زۆر حەزی بە شتان هەیە چونکە ئەو داکۆکیەکە لەسەرەوەی ئەم قەزیە نابێ هەوڵ بدەین نەخۆمان نابێ بهێڵین نەخۆمان نە مناڵەکانمان شت سواردوو بین لە مەجای داراییە چونکە مەجای دارایی خەتەرناکترین منفەزە کە عائیلە تووشی انحرافاتەکە مەسەڵەن پارەی زۆر خستنە بەردەست مناڵ تووشی ئیسرافیەکە دوای معالەجەکردنی زۆر زەحمەتە لەوانەیە بێتە هۆی هەندێک خۆی خراپ و کوچگەرە خۆری لێ بکە لەوانەیە بێتە مەشروب خۆر لەوانەیە جۆرێک لە قماری پێ بکە شتی بێکەڵکی پێ بکڕێ بۆیە یەکەم منفەز بۆ تێکدانی خانەوادە بریتێ لە ماڵ بە تایبەتی ئەوانەی کەوا ماڵ دارایی خەنە بەردەست مناڵ بە شێوەیەکی ڕەها زۆر زۆر خەتەرناکە وەکو ئەو خانەوادەی کە بە هیچ شێوەیە هیچ جۆرە داهاتێک ناخاتە بەردەم مناڵەکەی تووشی ئەوە بێت دەست بۆ پارەی حرام درێژکە لە مەکتەبە مەسەڵەن خانەوادەکە قەڵەمدانی بۆ ناکڕن ئەویش حەزی لە قەڵەمدان و پێویستی پێێتی قەڵەمدانێک لە هاوڕێکەی بەجێ ئەمێنەیە خاتە باخەڵوی ناڵێمە هیچەیە قەڵەمێک چوزانم ڕاستەیەک یاخود زۆر قەزەیەک هەیە لە ناو پیاوانە تەسبیح ناکڕن تەسبیح لە یەک وەرەگرن و نایدەنەوە هەر ئەوەندە مناڵیانە هەر ئەوەندە ڕاهاتی لەوەی تەسبیحێک بە بەلاش وەرگری ئیتر شتی دیکەش لە خەڵک وەرەگری کە ئەمە مولکیەتی خەیری تۆیە هی تۆ نییە دروست نییە بەدەستەوە بێ ئەگەر بە ئیجازەی خۆشی نەداتێ بە هەدیە ناکرێ هەدیە لێ وەرگری بۆیە هەوڵ بدەین کەوا خۆمان و مناڵەکانمان شکست نەخۆین لە داراییە چونکە دارایی وەکو باسم کرد یەکەم منفەزە کە خانەوادە تووشی انحرافەکە بنەمای دەیەم بنەمای دەم کاتێک کەسێک داوەتت دەکات بۆ چێشخانەیەک تەبەن ئێمە ئەوەمان زۆر بەسەر هاتووە کەسێک داوەتمانەکە لەگەڵ خۆیانمان با بۆ چێشخانەیەک و یاخود لەگەڵ کەسێک هاتوین ئەزانین لە دوایە هەستین ئەو پارەکەدا ضرورە هەندێک ئەتەکێت هەیە بۆ ئەوەی ئەوەش بەسەر خۆمانانەیە چونکە بەسەر دێت هەندێک شت هەیە دەرسە بە بەرامبەرەکە دێڵی هەندێک شت هەیە نەخێت پرەنسیپی ئابووریەوە بێت تۆ ڕێعایەتی بکەین کە کەسێک داوەت دەکا طبعا ئەو لە تۆ پرسێ چییە خۆی مینۆکە دەدەنێ ئەوەی کەوا خواردنەکانی تایە هەمیشە چاوەڕێ بکە بزانە خاوەن داوەتەکە چی داواکە هەرگیز شتێک داوا مەکە لەوەی ئەو گرانتر بێ هەرگیز شتێک داوا مەکە لەوەی ئەو تەکلیفتر بێت چونکە ئەو مادەم قەزیەیەکی داوا کردووە بۆ خۆی ئەو ئەزانێ حەجمی باخەڵی ئەو لەوایە داوەتی ئەو قەزیەت بکە ئەوەندە داوەت بکە مەسەن ئەگەر بردیتی بۆ کافتریایەک تەنها قاوەیەک خۆن چایەک خۆن تۆ لەوێ داوای مەسەن ساردیەک و داوای دۆندرمەیەکیش مەکە بۆ ئەوەی هەر ئەوەندە لەگەڵ خۆیان بردێتی ئیتر باخەڵی تاڵانکەی بۆیە ئەو چی داوا ئەکا یا لە خوارە و داوا بکە یاخود وەکو ئەو داوا ئەمە یەکێکە لەو بنەمانەی هەم ئەتەکێتی فێرکردنە هەم ئەتەکێتی میواندارێت چونکە تۆچی بۆ میوانی ئەوە تەسەورکە نەخێر ماڵێک داوەتیان کردی بۆ ماڵی خۆیان یعنی قەت بە میوانەکە ئەڵێ فڵان خواردنم بۆ حازرکەن لای ئێمە شتیوانێ مەگەر خانەوادەکە بڵێن حەستان لە چییە ئێوە گۆشتی سوورەکراو ئەخۆن گۆشتی سوور ئەخۆن گۆشتی مریژ ئەخۆن یاخود گۆشتی ماسی لەوە ئەتوانی ئیختیاری بکەی بەڵام کاتێک کە داوەت دەکەن نابێ بپرسی هەندێک ئەتەکێتی دیکەی میوان هەیە کە ضرورە تەمەنەوە لای کۆمەلگە تا کۆمەلگە فەرقی هەیە مەسەن لە کۆمەلگای عەرەبیە ئەگەر بڵێ چەند کەسن دێن بۆ ماڵمان ئەو زۆر شوورەیە نابێ بڵێ چەند کەسن ئەبێت تەوەقوعی ئەوە بکەی کە چەند کەس دێت خواردنی دوو ئەوەندە لێبنی کەمە ئیسرافە هەندێک تەباهیەکەن بەوەی سەر سفرەکانە بێ زۆر قەرباڵغ بێ مەسەن تەبیعەتی عەرەبی ئاوایە ئەوانەی کە لە وەسەط و جنوبان و دووەلی خلیجیش بەم شێوەیە مەڕێک لەسەر سینیەک دانێ لاکە مەڕێک هەژنۆ لە تەمریش دانێ لە ئەسڵا دوو کە سێ کە سوار کە چوزانم دە کەسیش بێ ئێخۆ ئەم دەکەسە بە دوو مریکیشیانە ڕوە
یعنی ئێمە زۆر جار لە بەغدا هەندێک خانەوادە ناچین بۆ داوەت برادەر و ئانەمان سەیرەکەین ئێمە 3 کەسین لە شوقەیەک ئەژین لەوێ سەیرەکەین 2 سینی یا 3 سینی خواردنیان ناردووە سینیەکیان برنجێکی زەردە و 4-5 لەت مریشکی لەسرە سینیەکیان 4-5 کیلۆ گۆشتی لەسەر ئێوتمان ئێمە خۆ ئەزانن ئێمە 3 کەسین ئەیزانن ئەگەر حیمایەمان لەگەڵا بێ ئەو پەڕی 3 حیمایەمان لەگەڵا ئەمە 6 کەس 6 کەس بە 2 مریشک ئیشەکەمانە ڕوە و بە کیلۆیەک برنجیش بەشی 6 کەسەکە لای ئەوان ئەو شتە عیبە ئەو شتە شوورەیە بە میوان بڵێ چەند کەسن و بێ هەمیشە احتیاتی وا بکەی ئەوە بەشی 2 هێندە لەو میوانانەکە لای کورد لای خانەوادەی کوردیش حەزی بەم تەباهیە هەیە مەسەڵەن فەخر بکاکەوە سەر سفرەکەی 3 جۆر برنجی سوور و زەرد و سپید لەسرە شلەی بامێ و پولەکە و باینجان و لۆبیای لەسرە 2-3 جۆر زەڵاتەی لەسرە لە ڕاستیە ئەمە هاوکار نییە بۆ داهاتی خانەوادە کە مەفروزە معالەجەی ئەمە بکەین کە ئەمە ئەتەکێتی داوەت و ئەوانەیە چەندێکمان کاتماوە وڵا کاتمان زۆر کەمماوە ماوە سەحمەد ئەگەر خاڵەکانی تر بۆی فریا بکەین ئەگەر بە 11 خاڵ کۆتایی پێ بێنین بۆ ئەوەی زۆر بەرنامەکانی داهاتوودا ئەوەنەی فریا کەوتین لە مای 5 خولەکی تر زۆر باش خاڵی بنەمای 11 بەڵێ هاوکارانمان بنەمای 11مان بنێ بنەمای 11 لە بیرت بێت و لە یادی نەکەیت سەرکەوتنی سبەینێت پشت دەبەستێت بەکاری ئەمڕۆت ئێمە هەمومان ئەزانین ئەمانە جارێک بیدایەتەن ئەمانەوێت سەرکەوتوو بین خەونمان هەیەمانەوێت ئەو خەونانە جێبەجێکردن ئیدەن جێبەجێکردنی خەونەکان سەرکەوتووە هەمیشە سەرکەوتنی دوڕۆژی تۆ ئاعتیماد دەکاتە سەر ئەمڕۆت ئەگەر ئەمڕۆ کەسێکی تەمەڵ و تەوەزنی چاوەڕێمەکە سەرکەوتن بەدەستبێنی ئەگەر کەسێکی حەزت لە کار نییە چاوەڕێمەکە سەرکەوتن بەدەستبێنی ئەگەر کەسێکی حەزت بەوە نییە سەعی و ماندووبوون بکەی بۆ ئەوی لە ئێستادا تەلەبەی قۆناغێکی لە قۆناغەکانی چاوەڕێمەکە سبەینێ سەرکەوتن بەدەست بێت و نەجاحاتە بەدەستبێنی ئەگەر ئەمڕۆ هەوڵ نەدەی کەوا کەسێکی ڕۆشنبیر بی ئەوە چاوەڕێمەکە سبەینێ ئیعلامیەکی سەرکەوتوت لێ دەرچێت ئەگەر کەسێک نیت لە مەجای ئابووریا ناتوانانی بازار بخوێنی تۆ چاوەڕێمە بە بیزنسمانێکی سەرکەوتوبی ئەگەر کەسێک نیت لە مەجای دەزڕەنگینیە ئێستا دەزڕەنگینیەکەت پێوە دیانی ئەوە چاوەڕێمەکە کەسێکی سەرکەوتوو لێ دەرچێت بۆیە هەمیشە ئێمە لە ئەمڕۆوە مستقبلی خۆمان دیاریەکەین ئەو ڕۆژەی کە دەسەکەی بەکار ئەو ڕۆژەی کە دەسەکەی بەوەی کەوا دەست کردووە بە بیدایەتی ژیانە جا مەکتەبە کارە مەسەن هەر پیشەیەک هەیە چوزانم حتا سیاسەتکردن ئەگەر لە ئەمڕۆوە بنەمای سەرکەوتنت دیار نەبێت تەسەور مەکە سەرکەوتن بەدەستبێنی بۆیە سەرکەوتنی تۆ لە پاشە ڕۆژە ئاعتیماد دەکاتە سەر ئەمڕۆی کارکردن ئەمە یەکێکە لە بنەما سەرەکیەکان بنەمای 12 بنەمای 12 کاروباری دارایی لەگەڵ کەسێک تاوتوێ مەکە کە لە تۆ دەوڵەمەندترە یان هەژارترە چونکە خاڵی هاوبەشتان کەمە کەسێک دەخلیان جیاوازە مەسەن داهاتی ئەو ملیۆنێکە داهاتی ئەوش 300,000 ئەم 300,000 نابێ بڕوا بۆ لای ئەم خاوەن ملیۆنە مناقەشەوە بکات چۆن داهاتەکان تەوزیع بکەین چونکە ئەوەڵێ کرێی خانوو 50,000 ئەوڵێ کرێی خانوو 250,000 یا 300,000 ئەم دوانە مشتەرەکیان نییە لە بینە کاتێکە و باسی سارەیەکە کالەوانەیە ئەو ماتۆڕێکی سێتایی هەبێ یا پێشی نەکڕێ ئەو بیر لەوە کاتۆ چەندێک دانێ بۆ پاس و هاتوچۆ ئەوش بیر لەوە کاتۆ چەندێک دانێ بۆ بنزینی سیارەکەی هەردوو کەسێکیان قەمەرەیەکی یەکیان سیارەیەکی هەشتسۆنی هەیە ئەبێ بیر لەوە بکەنەوەیان چەند دانێ بۆ بنزین ئەو چەند دانێ بۆ بنزین لەبەرەوەی هەرگیز بەراوردی خۆت مەکە لەگەڵ ئەوەشی کە کەسێکی ئەگەر دەوڵەمەند بووی لەگەڵ فەقیرێکە ئەو تاوتوێمەکە فەقیرێکیشی هەژارێکی لەگەڵ دەوڵەمەندێکام تاوتوێمەکە کەسێکی وەسەتی دەخلێکی مام ناوەندیت هەیە بە هەمان شێوە مەڕۆ لەگەڵ کەسێکە کە داهاتێکی زۆر کەمی هەیە مقارنە بکەیت چونکە دڵی لە خۆی دامێنێ نابێ ببیتە ئازار بۆ خەڵکانی دیکە چونکە نازام شعرەکە تا چەند لە ڕووی زانستی شەرعەوە مەقبولە حافزی شیرازی شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ مەی بخۆ منبەر بسوزان مردم ئازاری نەکۆن یعنی شتێک کە متعلقن بە خوای گەورەوە حەقی خوای گەورەیە حتا پێشێلکردنی ئەوانە باشترە لە پێشێلکردنی حەقی خەڵکی کە دڵی بەندەیەک ئازارە دەی لەگەڵیدا
تاوانێکی کردو دڵی کەسێکیش ئازارداوە چکە دوای بۆ لێ خۆشببوونیە بێ خوای متعال عفو بکە ئەو بەندەیەش ئازاد بکە بەڵام کاتێک کە تاوانێکی تاوانەکە متعلقە بە یەکێک لە پەرستشەکان و لە عیبادەتەکان و ئەوە کافیەتە ناخوای گەورە لێت خۆش بێ بۆیە هەمیشە مراعاتی ئەوە بکە لەگەڵ کەسێکی سەرمایەدارە تاوتوی ماڵ و دارایی خۆت مەکە و لەگەڵ کەسێکی ئەگەر خۆت دەوڵەمەند بووی لەگەڵ کەسێکی هەژارەمەی جوانە بنەمای سیانزە ئاگادار بۆ بەوریایی وە قرز بدە بە هاوڕێکانت طبعا ئەمە ئێستا زۆرێک کاتێک گویان لەم قسانەی منە بن ئەمجارەکانێ پەنجەی نەدامەت ئەگەزێ ئێمە هەمومان هاوڕێمان هەن هاوڕێکانیشمان یا پێویستمان بۆ داراییان لێوەرگرین و قەرزیان لێوەرگرین یان نەخێر ئەو پێویستی بە قەرز بووە لای تۆ زۆربەی زۆر هاوڕێی لەدەست داوە بەوەی کەوا قەرزێکی داوەتۆ قەرزێکی داوەتە هاوڕێکەی لە مەجای قەرزا سەلار دەرچووە نە قەرزەکەی دەستکەوتۆ هاوڕێکەشی لەدەست داوە بۆیە زۆر جار ئەبێ وریابین لە مەجای قەرزدانە چونکە هاوڕێ بە ئاسان بەدەست نایەندێ و نایشکرێ بە ئاسان لە دەستی بێ بەڵام قەرز ئەو بابەتەیە کە هاوڕێ لە دەسەدا و خۆشی لە بەس ماس ئەحمەد نزیکترین کەسی شتە لێتەوە ینی ئەگەر لەگەڵ هاوڕەکەت ئەم دەردە تاوتوێ نەکرێت و حەل نەکرێ و چارەسەر نەکرێ ئەی کێ بەدەمتەوە بێت ئەزانی تۆ ئەم هاوڕێت ناتوانێت ئەو قەرزت بداتەوە ئەزانانی بێ شخصێتی بناسن مەسەن دیراسی ئەم شخصەکە مەسەن لە داهاتەکەی وەزانی مەسەن مانگی 500,000 هەیە یە داوای 5 میلیۆنە کاڵە سیارەیەگە کڕم دوای ئەدەمەوە ئاخر چۆن ئەم دەیتەوە ئەدەمەوە ماگانە شتێک دەدەمێ 500,000ەکە بەشی ژیانی خۆت ناکات چی ئەدەیتەوە بە من مەسەن ئەمەمە یەکێکە لەو پرەنسیپانەی ئەتوانی عوزر بێنی تۆ بەوەی کەوا ناتوانم ئەو پارەیەت بدەمێ یا بە شێوەیەک لە شێوەکان پارەکان نەبێ بەوەی کەوا ئەو سەرنجی ئەوەی هەبێت تۆ پارەی ئیزافیت هەیە و نایدەیتە ئەوە بۆ ئەو هاوڕێی کەوا ئەزانی پارەکەت ناداتەوە مەسەڵەن هەر تەعاملی وایە هەیە هەر قەرز کوێرە لە مستەلاحی خۆمانە کابرای یەهودی هات وتی ئەنتم قەوم مطەڵ بە پێغەمبەری خوای وتی ئێوە قورەیش قەومێکن قەرز کوێرن کە ئەوە لە ڕووی پێغەمبەری خواشتی وا بووترێت چەند قورسن نەخێر پێغەمبەری خوا نا سوێنی خوارد کە ئێمە قەومێکی ئاوانین بەس کاتەکەی نەهاتووە بۆیە کاتێک کە قەرز تەبیعەتی ئینسانەکان هەیە هەر حەزەکە پارەی لابێت حەزەکە قەرز نەداتەوە یا تەبیعەتی ئەوەی نییە لە کاتی خۆی ئەو قەرزێت جێبەجێکا بۆیە قەرزێکێکە لەو بابەتانەی لە زۆربەی دوکانەکان نووسیوێتی تکایە قەرز نییە تەناتی بۆ تۆش ئەو مەقسەدی لەوەیە تۆیش یانی ئەگەر هاوڕێکەمی دەستخۆش ماس ئەحمەد کاتمان نەماوە کاران پێمەڵێن هیچ کات نەماوە هەوڵە دەین بنەماکانی سەرکەوتن زۆرن ئەمانە کە باسییان کەین چۆن بیکەینە سەقافە کاک ئەگەر لە ماوەیە خولەکە لە ماوەیە خولاکە چۆن بیکەینە سەقافە هەر یەک لەم بابەتانە بۆ ئەوەی بێتە سەقافە لای هەمومان یەکێک لەمانە ئەنووسی بە وەرەقەیەکی جوان لە ناو فەیسبوکەکە تا دای ئەنەی هەموو فرێندەکان دەیبینن ئەم بنەمایانە هەموو فرێندەکان دەیبینن نەخێر بە مەسنجەرەی نێری بۆ هاوڕێیەکت نەخێر بە مەسنجەری مۆبایلەکە دەینێریت زۆر جار لە ماڵەوە لە وەرەقەیەک ئاینوسی و لەسەر مێزی ناخواردنەکە ئەگەر متعلق بوو بە مالیاتی ناو مەتبەخۆ ئەگەر پەیوەندی بە مناڵەکانەوە لە 6 ژوورەکان بۆ ماوەی هەفتەیەک دایانەی جوان ئەمانە هەموو بریتین لەوانەی کە بە یادەوەری لە هەندێک شوێنە لە ناو مۆبایلەکە دادایانەی بە یادەوەری یادت بکاتەوە مەسەن دوای فترەیەک یەتەوە پێش ئەیبینی هەموو بابەتێک لای ئینسان لە دوو قۆناقتێ ناپەڕێت زاکیرەی موقەت و زاکیرەی دائیمی ئێمە بۆ ناوی خۆمانمان لەبیر ناچێتەوە بۆ سوورەی ئەلحەمد و فاتیحەمان لەبیر ناچێتەوە بە سوورەتی تر هەیە لە بەرمان کردووە لەبیرمان چۆتەوە ئەمەیان چۆتە زاکیرەی موقەت ئەویان چۆتە زاکیرەی دائیمی ناوەکانی خۆمانمان چۆتە زاکیرەی دائیمی بۆی هەندێک ئینسان کە لێ درێ لەسەر درێ حتا زاکیرەی دائیمیشی تێکەچێ جزئێک لە معلوماتی لەبیرەچێتەوە بۆیە چۆن شت لە زاکیرەی موقەتەوە کرێتە زاکیرەی دائیمی بە تیکرار بە مشاهدە یعنی بە زۆر دووبارەکردنەوەی و بە زۆر بینینی بۆیە خوازیارم ئەم بابەتانە ئەم سیانزە بنەمایی کە باسمان کرد تا هەفتەی داهاتوو کە بنەماکانی دیکە باسەکەین هاوڕێیان بۆ فەیسبوکانی یەکتر بینێرن بە شێوەیەکی
ئەوە حتا بە جەژنە پیرۆزەش بینێ شتێکی گونجاو ئینشاءڵڵا سواز بۆ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید مۆسا ئەحمەد هەڵبژێردراویتەوە بێگومان بڵێ ئەندامی پەرلەمانی عێراق هەڵبژێراومەتەوە بەڵام لە کاتێکدا بوو کە چەند خۆشە هەڵبژاردنەوەم بەڵام بردن و گزیکردنی دەنگ لە هاوڕێکانم و لە ناشرینکردنی ئەو عملیە سیاسیەی کە کرا هێندەی ئەو دەرچوونە هێندەی ئەوەش ناڕەحەت بووم بۆ بابەتەکە ئینشاءڵڵا ئەوەش چارەسەرە بێ ئینشاءڵڵا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی پەرلەمانی پێشوش خولی پێشوش لەگەڵمانە بووی هەوڵەدەین لە هەفتەی ئایندە ئەو بنەمایانەش تەواو بکەین بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاوکو ئێستا بینەرمان بوون هەر لە جەژن و خۆشیدا بمێننەوە زۆر سپاس ماڵ سپاس بۆ ئێوەش